1970 قوتابی بەشدارن پشتی جەژن ئەتەوێت لە ڕۆژی عارفە بڵاوکەینەوە نابێ 27 مانگ ئیمتیحان کۆتایی دێ 28 مانگ لەوا چێ جەژن بێ ئەو قەلەقیە بۆچی بۆ عایلەکان دروستکەین دوای جەژن ئەوەی لە توانامانە و بێ کردومانە و درێغیش ناکەین بەردەوامە بین بەڵام هەموو کارێکی باش کراوە لەوبارەوە غەش لە هەموو شوێنێک دەکرێت لە هەموو پرۆسەیەکی تاقیکردنەوەکانە بە شێوەیەکی گشتی غەش هەیە ئێمە بە دوای میکانیزمەکانی چارەسەری بابەتی غەش گەڕاوین یەکەم لە پرۆگرامەکانی خوێندن تاشید لەسەرەوە مەفاهیمانەکەینەوە کە منداڵان قوتابیان فێری ئەوە بکەن کە ئەوە بەدەست بێنن کە شایستی خۆیانە ئەمە کارێکە دەبێت لە ڕووی کولتوری کاری لەسەر بکرێت خاڵی دووهەمەوە ئیجرئاتانەی کە ئێسایکەین لەگەڵ دام و دەستگا ئەمنیەکان و باشسەکردنی سکیوریتی پرسیارەکان هەر پرسیارێک لە هەر هۆڵێکی تاقیکردنەوە دەربچێت لە ماوەیەکی کوردەزانین چێ بووە چه قوتابیەکە چاودێرەکەی چێ و چه بەڕێوبەرێکە و چه هۆڵێکی تاقیکردنەوەی و چه پارێزگایەکە و چه قوتابخانەیەکە لەمە زیاتر یعنی ئەگە شتێک ڕوو بدا هەمووی دەزانین و هەیەکسەر ڕاستەوخۆش ئیجرئاتی پێویست دەست پێک بەڵێ لە ئامێدی لە تاقیکردنەوەکانی پۆلینۆ سەیدا عومەر بەڕێوەبەری گشتیە لێرەیە لە سلێمانی لە هەولێر چەند حاڵەتێکمان هەبووە لە کاتی تاقیکردنەوە لە ناو تاقیکردنەوە پرسیار ڕسمیە ژیرێ مامۆسایەک دەیەوێ و پرسیارە بنێرە بۆ ڕەفیقێکی دیکەی یان ئەگە قوتابیەکی سوێتی گزی بکە پرسیارەکە بنێرە بۆ یەکێکی دیکە ئێمە ڕاستەوخۆ نردومانەوە بۆ بەڕێوەبەری گشتی مەسئولی لیژنەی تحقیق ڕاستەوخۆ لەسەرەوە بابەتە راپۆرتیان بۆ بەرز کردوونەوە سزامان داون لەبەرەوە هەر پرسیارێک قسەکە لەم بابەتە لەمەیە دوو ئیش هەیە یەک دەبێت لە ڕووی کولتوری لەسەرەوە جارێشکە دەست پێ بکەینەوە بۆی کە قوتابیان و خوێندکارانی ئێمە بە شێوازێکی دیکە بیل لە تاقیکردنەوە بکەنەوە بەو سترێسە نەبێ و پەنا نەبن بۆ گزیکردن ئەمە بابەتێکی کولتوریە بابەتی دووهەم ئەو ڕێکارانی لە هەر شوێنێک ئەگەر لە ناو تاقیکردنەوە پرسیارێک دەربچێ ئێمە دەزانین چه هۆڵێکە چه قوتابیەکە چ بەڕێوەبەرێکە لە چ پارێزگایەکە لە چ قەزایەکە لە چ شوێنەکەیت لەمە زیاتر تەفاسیل چی بکەین سپاس